ڕووماڵێکی تایبەت سڵاوتان لێبێت لە ڕووماڵێکی تایبەت لە 1964ەوە لەسەر بابەتێک کە بۆتە باس و خواسی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای سلێمانی لەگەڵتان دەبم ورد و درشتی ئەو بابەتتان بۆ دەخەینە ڕوو. ئەویش ئەوەیە کە زیاتر لە هەفتەیەکە بڕینی شاخی گۆیژە بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوون بۆتە بابەتێکی گەرم لە ناو سۆشیال میدیا، لە ناو خەڵک، لە ناو داکۆکی کاران لە ژینگە، لە ناو هەموو چین و توێژەکان بەڕاستی بەشێکیان پێیان وایە نابێت ئەو سیما دیارەی شاری سلێمانی کە شاخی گۆیژەیە ئاوا هەلا بکرێ و ببردرێت بۆ پرۆژەی نیشتەجێبوون. بەشێکیش پێی وایە ئاساییە ئەگەر پرۆژەیەکی جوان بێت و بۆ خەڵک بێت و شوێنەکە سیمایەکی جوان ببەخشێت بە سلێمانی لەسەر شاخی گۆیژە دروست بکرێت. کەواتە دوولایەنەیە ڕاکان لەسەر ئەوەی کە گروپی کۆمپانیەکانی قەیوان ئێستا دەستی داوەتە ئەو پرۆژە نیشتەجێبوونە و کارکردن لە بڕینی شاخی گۆی بەشێک لە شاخی گۆیژە بەردەوامی هەیە. لە ماوەی ڕابردوودا و بە ئەم ڕۆژەوە دەستەیە کە ناوی دەستەی داکۆکیکارە لە ژینگە ئەمڕۆ جارێکی تر گرتبوونەوەیان کرد لە بەردەم شارەوانیە و ویستیان شارەوانی بەو بڕیارەیە بچێتەوە کە ئەم زەوەی تەرخان کردووە لە بەرامبەر ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە بۆ شاری سلێمانی لەلایەن ئەو کۆمپانیایی کە جێبەجێکاری پرۆژە نیشتەجێبوونەکەیە دەست هەڵگرن لێی و دەست هەڵگرن لە شاخی گۆیژە و لە بڕینی شاخی گۆیژە و بە قسەی ئەوان تێکدانی سیمای شاری سلێمانی. ئەو بە خۆتان دەزانن شاخی گۆیژە لە سلێمانی سیمایەکی هەرە دیاری ئەو شارەیە، یعنی کە داخلی شاری سلێمانیە بی یەکەم شوێن کە چاوت پێی دەکەوێت شاخی گۆیژەیە. بۆیە ئێستا ینی دەنگۆی ئەوە هەیە کە ئەو کەسانە هەر سوورن لەسەرەوەی کە دەبێت ئەو کۆمپانیایە دەست هەڵگرێت و کۆمپانیاکەش قسەی خۆی هەیە لەو بارەیەوە، دەڵێت ئێمە بە ڕێکاری یاسایی بە ئیجازەی ینی وەبەرهێنان ژینگە شارەوانی و تەنانەت کشت و کاڵیش ئەو زەوەیان پێدراوە، ئەو شاخیان پێدراوە بۆی بیکەن بە پرۆژەی نیشتەجێبوون لە بەرامبەردا شەقامێکی 2 کیلۆمەتری کە بە شەقامی مەرگ ناسراوە دەکەن بە دووسایی دوو چاکی دەکەن کە شەقامی هەواری شاری پێوترێتاوەکو لای تونێلی پێشڕە و کۆمپانیاکە دەڵێت پرۆژەکەی ئەوان یعنی کە بۆ شاری سلێمانی دەکەن لە بەرامبەر شاخی گۆیژە و دەیکەن بە پرۆژەی نیشتەجێبوون بای 50 ملیار دینار دەبێت. لە بەرامبەردا شاخی گۆیژە دەکەن بە پرۆژەیەکی گەورەی نیشتەجێبوون و ڕێژەیەکی زۆری سەوزایی تیا بێت و جوان دەبێت بۆ شاری سلێمانی. پێشەوە بچمە ناو وردەکارەکانی تر و پامنێرانمان زانیاری زیاترمان بدەنێت لەسەر بەڕێوەچوونی پرۆژەکە و قسەی گروپی کۆمپانیەکانی قەیوان و قسەی شارەوانیشتان بۆ بگوازینەوە. راپۆرتێکمان لەبارەی وردەکاری دەستپێکردنی ئەم پرۆژەیە و ڕاوبۆچوونە جیاوازەکان لەسەری ئامادەیە با پێکەوە بینەری بین. کار وا بڕوات ئەم گۆرانیە چەند ساڵێکی دیکە بە تەواوی باوی نامینێت، ئیتر کە چوویتە سلێمانی گۆیژەت لێ دیار نییە. ئەمە قسەی و کەسانەیە کە دژی بڕینی بەشێکی شاخی گۆیژە دەنجیان هەڵبڕیوە. هەفتەیەک زیاترە باس و خواسی گەرمی ناو خەڵک بۆتە بابەتی بڕینی بەشێکی شاخی گۆیژە، شاخە هەرە دیار و بەناوبانگەکەی سلێمانی. دەستەی داکۆچیکردن لە سروشت و زەوی سلێمانی چەند ڕۆژێکە بە سڕی لەسەر ئەم بابەتە کۆ دەبنەوە و میدیاکان لە دەوری خۆیان کۆەکەنەوە. ئەوان دەڵێن کۆمپانیای قەیوان کە یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی شار دەستی کردووە بە بڕین و تێکدانی شاخی گۆیژە بۆ ئەوەی پرۆژەیەکی نیشتەجێبوونی لێ بکات. وێنەوە ڤیدیۆکانیش پیشانی ئەدەن کە چەند شۆفڵ و حەفارەیەک کەوتونەتە وێزەی شاخەکە و لێی دەبڕن. دەستەکەم و کوڕن لەسەرەوەی دەبێت دەست بەجێ و پرۆژەیە ڕابگیرێت چونکە دەڵێن زەرەر لە سروشتی سلەیمانی ئەدات. بۆ ئەمەش لە دەرگای شارەوانی زۆر قسە ڕۆیشتوی شاریان داوە لە بەرامبەردا گروپی کۆمپانیاکانی قەیوان ڕایگەیان بەشێکی بڕینی شاخی گۆیژە لەسەر داوای شارەوانی سلەیمانی کراوە. شەقامێکی جووتساییدی تیا دروست ئەکرێت بۆ ئەوەی چارەسەری شەقام بە پڕکێشەکەی هەواری شار بکات. بەشێکی دیکەی پرۆژەکەش دەبێتە شوێنێکی نیشتەجێبوونی هاوچەرخ کە بە قەولی ئەمان سیمایەکی دیکە دەدات بە پرۆژەکە. ئەوانەی بەرگری لە گۆیژە دەکەن دەڵێن ئەمەی دەکرێت ئەنفالی شاخەکەی و بۆ بەرژەوەندی تایبەتی چەند کۆمپانیایەک ئەکرێت
بەری دووەمیش دەڵێن ئەگەر ڕێ لەو هەموو پرۆژەیە بگرن سلەیمانی نابێتە خاوەن هیچ ئەوە بیر دەهێنەوە کە پێشتر ناڕزایی هەبوو دژی پرۆژەکانی شاری جوان و فامیلی مۆڵ و مازدی مۆڵ ئێستا هەر ئەو پرۆژانن ڕەونەقێکی تریان بە شار بەخشیوە. بەڵێ ئەوەی کە بینیتان ئەو راپۆرتە بوو کە 1964 ئامادەی کرد بوو لە سەرەتای سەرهەڵدانی ئەو کێشەیەوە کە بەهۆی دروستبوونی ئەم شارە نیشتەجێبوونەوە لە سلێمانی لە شاخی گۆیژە دەکرێت و شاخی گۆیژە دەستکراوە بە بڕینی ڕای جیاوازی تیا بوو، شارەوانی قسەی تیا کردووە، کۆمپانیاکە قسەی تیا کردووە و خەڵکیش بە هەمان شێوە ڕای جیاوازیانەیە هەتاوەکو ئەم لەحزەیە کە من قسە بۆیەوە کەم هێشتا ناڕزایەتەکان بە شێوەیەکی فراوان لەسەر بڕینی شاخی گۆیژە بەردەوامی هەیە و لە هەمان کاتدا هەندێک خەڵکیش دەڵێن ئەم شاخە ڕقوتەکەمان بۆ چییە نەدارێکی پێوەیە و ناهیچ بۆ نەکرێت بە پرۆژەیەکی نیشتەجێبوونی جوان کە سیمایەکی جوانتر بە سلێمانی بدات. بەشێک لە خەڵکیش پێی وایە کە ئەو پرۆژە نیشتەجێبوونەکە دروستیش دەکرێت خەڵکی فەقیر و فقەرا لێی سوودمەند نابن، هەر کۆمەڵی خەڵکی خوا پێدا و یانی ئاڕاءەکان دابش بوون بۆ چەند بەشێک لەسەر لەتکردن و بڕینی شاخی گۆیژە لە سلێمانی لەسەر بەردەوامی کارکردن لە پرۆژەکە یاخود کارکردن لە بڕینی شاخی گۆیژە پاملێرمان دیلان محەممەد لە سلێمانی وەزلایڤێکی بۆ ئامادە کردوین ئەو لە نزیکی پرۆژەکەیە بزانین پرۆژەکە بەردەوامی هەیە بڕینی شاخی گۆیژە بۆ ئەو شارە نیشتەجێبوونە هێشتا بەردەوامی هەیە ئەو زانیاری زیاتری لا دەبێت بە گوێویستی بین. بەڵێ توانە من ێستا لە بەردەمی و شەقامم کە لە تونێلی پێشڕەوە دێتە خوارەوە دەکرێتە تەنیشتی پارکی هەواری شار کە ماوەی هەفتەیە زیاترە ناڕزایەتێکی زۆری هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە لەسەر بڕینی بەشێک لە شاخی گۆیژە بۆ دروستکردنی خانوو ڤێلا کە ئەم پرۆژەیە پێکاتووە لە پرۆژەی زەهێڵز بۆ فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی کە لەلایەن کۆمپانیای قەیوانەوە بانجام دەگەیەندرێت و لە ئێستادا لە قۆناغی بڕینی شاخەکان بۆ دروستکردنی ڕێگا بۆ دروستکردنی ئەو ڤێلایەنەی کە لەسەر ئەم دوو شاخەی لای منەوە دروست دەکرێت و لە ئێستادا ئامێرەکانی بڕین لەم ناوچێن و هاوکات لە بەرامبەر پێدانی ئەم دوو شاخە بە کۆمپانیای قەیوان بۆیە شارەوانی سلێمانی داوای لە کۆمپانیای ناوبراو کردووە بۆ دروستکردنی شەقامێکی دووسایت لە بەردەم تونێلی پێشڕەوە بۆ نزیکی هەواری شار کە ئەم شەقامە لە ڕابردوودا بوو بۆ هۆی ئەوەی کە ڕووداوێکی زۆری هاتوچۆی تیادا ڕووبات ئەمە وای کرد بوو چەند کەسێک لەسەر ئەم شەقامە بەهۆی ئەوەی کە شەقامەکە زۆر لێژە گیان لەدەست بدەن و ئۆتۆمبیلەکانیان کۆنتترۆل لەدەست بدەن بۆیە دیزاینی شەقامەکە کراوە و لە ئێستادا پرۆژەی بڕین لەم بەراوبەری شەقامەکەەوە دەستی پێکردووە هاوکات لەسەر شاخەکەش بۆ دروستکردنی هزار ڤێلاو یەک تاوەری نیشتەجێبوون دەستکراوە بە بڕینی شاخەکە بۆ ڕاکێشانی ڕێگا و دروستکردنی ئەو ڤێلا و شوقەیە کە لەسەر ئەم دوو شاخەیە لە ئێستادا تیمەکانی بڕین سەرقاڵی کارکردن بۆیە لەگەڵ ئەوەشدا دەستکراوە بە دروستکردنی ئەو ڕێگای کە لە بەردەم تونێلی پێشڕەوە دێتە خوارەوە بۆ لای هەواری شار ئەمە وای کردووە کە دیزاینی شەقامەکە بەڕێشینەیەتە خوارەوە بە شێوازێکی پێچاو پێچ بێتە خوارەوە بۆیە کارکردن لە ئێستادا لێرە بەردەوامی هەیە بە پێی زانیاریەکانی دەست من کەوتووە لە شارەوانی سلێمانیەوە کە ئەم پرۆژەیە مۆڵەتی وەبەرهێنان و شارەوانی و لایەنە پەیوەنددارەکانی هەیە و نووسراوی کوشت و کاڵیش هەیە بۆ ئەوەی کە ئەم شوێنە ناوچەیەکی بەردەڵانە و سیمایەکی سەوزایی تێدانیە بۆیە دراوە بە کۆمپانیای ناوبراو بۆ دروستکردنی ڤێلا و شوقە و لە بەرامبەر پێدانی ئەم زەویانەش شارەوانی داوای کردووە کە ئەم شەقامی پشتی منەوە بکرێ بە شەقامێکی دووساید و بە شێوازێک کە مەترسیەکانی سەرم شەقامە تەواو ببێت. بەڵێ پاملێرمان دیلار محەممەد وەک گوێبیستی بوون باسی ئەوەی کرد کە هێشتا بڕین لە شاخی گۆیژە دوای ئەو ناڕزایەتی زۆرانش دوای ئەو ڕاوبۆچوونە جیاوازانش کە دروست بووە لەسەر پرۆژەکە هێشتا بەردەوامی هەیە قەرارە کە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە بەشێک لە شاخی گۆیژە بکات بە هزار ڤێلا و تاکە ئیمارەیەکیش لە سەروی ڤێلاکانەوە دەبێت بەردەوامی هەیە
و ئەوان لەسەر قسەی خۆیان سوورن لەوەی کە ئەو پرۆژەی خزمەتگوزاریش کە بە چارەوانیان وتووە ئەو شەقامە 2 کیلۆمەتریە دروست بکەن دەست دەکەن بە دروستکردنی شەقامەکەش کە بە ڕێگای مەرگ ناسراوە لە سلێمانی. دیارە وەک لە سەرەتا باسم کرد خەڵک ڕای جیاوازی هەیە لە سۆشیال میدیاوە لە ناو بازاڕەوە خەڵکی ئاسایی پێی وایە ینی بەشێکیان پیان وایە کە ئەمە پرۆژەیەکی جوانە بێ هیچ کێشەیەکی نابێت و بەشێکیش پێی وایە ناکرێت سیما هەرە دیارەکەی شاری سلێمانی ئاوا ببردرێت و سروشتێک بدرێت ژینگەتێک بدرێت بۆ ئەوەی کە کۆمپانیایەک سوودمەند بن لە پرۆژەیەک بۆ خۆیان. من سەرنجتان ڕادەکێشم بۆ ڤۆکسپۆپێک کە پاملێرمان ڕێژوان قادر لە سلێمانیەوە ڕاوبۆچوونی هاوڵاتیانی وەرگرتووە لەسەری کە بەشێکیان پیان باشان پرۆژەیە بکرێ بەشێکیان پیان خراپە لەوەی کە شاخی گۆیژە بۆ شێوازە تێک بدرێ بابینەری بین. چمکن ئەوان محاولە ئەەکەن بیکەن بە شوقە بۆەوەی ئیسیفادە بکەم و خەڵک زەرەر بکە لەبەر ئەوە جوان نییە ئەوە بۆ مەسلحەتی خۆیان شارەکە تێک بن باوەی جان. جوانترین منزەرە هەیە تێگەی سەوزاییەکی خۆشی تیابێت احتیادیە زۆر احتیادی قەیچێکە با هەمووی ڤێلاوخان و بێڵام بە شەرتێک سەوزایی تیابێت زۆر احتیادیە ئەو شاقە ڕقوتەقە لە یاسی دەورێکی هەیە ئێمە نا حیوانی کێویمان هەیە نە تەیر و توورمان هەیە هیچ یەکمان نیە شاخێکی ڕقوتەق بەوە احتیادی ببێ بە شوێنی نەشتە جێبوون و مەسلحەتی فەقیر وەژاری تیابێت زۆر احتیادی ئەبایەکێتی پارتی شانازیان بە شاخۆ کردایە نەک شاخ بفرۆشن چکە ئەوان لە شاخە گەورە بوون لە شاخە پێگەشتون ئەبایە شانازی بە شاخ بکەن ئەی بە ئەوان کە شاخ ئەفرۆشن بەس بێت پرۆژەی کاڵێن شاخی گۆیشە لە ڕی چەند لایەنێکەوە هەڵیان کۆڕیوە بە تەمان بیڕ خوێنیان تەختیان شێکی لێ بکەن ئەگەر لە ڕووی خزمەتگوزاریەوە بێت بۆ هاوڵاتیان کارێکی زۆر ئاساییە بەڵام هاوڵاتی زەرمەند نەبێت بۆ پرۆژێکیان بۆ پێش خزمەتگوزاری بێت جوانی شاخەکە بێت زۆر ئاسایی هیچ گرەی مالێنیە بەڵام وەکو داگیرکردن لەلایەن چەند لایەنێکەوە جێگای قبوڵ نییە لەبەرەوەی مڵکی میلەتە چکەی خەڵکی فەقیر ئیسفادی لێ ناکە سوێن بەخوا لە 100 مەتەکە بۆیان بکرێ شوقە دروست دەکەن لەسەر سەربانەکانی بۆیان کرد شوقە دروست دەکەن لەبەر بەرژەوەندی خۆیان یخوا وڵاتی فەقیر ئیسفادی لێ ناکە هەر دەوڵەمەند ئیسفادی لێکە شوقەیە بە 20 دەفتەر و بە 15 لەکوێوە فەقیرەکەکە هەر دەوڵەمەند ئیسفادی هەر خۆشیان ئیسفادی هەر بە خۆشیانەمێنێتەوە چی خەڵکی بە ناوی خوا بانی بێنەوە سەربانی مشروق بکەن ناتوانانی قسە بکەین. ئەمەی کە گوێبیستی بوون ڕاوبۆچوونی بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی بوو لەسەر بڕینی شاخی گۆیژە بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوون و گوێبیستی بوون یەکێک لەو هاوڵاتیانە دەڵێت ئەو شاخە ڕقوتەقەمان بۆ چییە ئەگەر بێت وم پرۆژە جوان بێ و ڕێژەیەکی زۆر سەوزایی تێدا بێت بۆچی خراپە سیمایەکی جوانتر بە شارەدا هاوڵاتێکی دیکە بەبێت چاوانەیە و هاوڵاتیەوە و گوێبیستی بوونوتی ینی ناکرێت شاختێک بدرێ بۆ پرۆژەی نیشتەجێبوون ئەگەر پێیان بکرێ ئەمانە دێن سەربانەکانیشمان دەکەن بە شوقە و دەیفرۆشن بۆیە ناکرێت ئاوا ڕێگە بدرێت ئەم شاخە تێک بدرێت و سیما و ژینگەی جوانی سلێمانی بەو شێوازە بشێوێنرێت ئەمە ڕاوبۆچوونی بەشێک لە هاوڵاتیان بوو کە پاملێرمان ڕێژوان وەریگرت بوو لە سۆشیال میدیاش بۆ خۆتان دەزانن لە ماوەی هەفتەدا ینی خەڵک بە بەردەوامی قسە لەسەر ئەم بابەتە دەکات وەک قسەی جیاواز دەکەن بەشێک لە قسەی ئەو هاوڵاتیانە کە یان بە پۆستێک یان بە کۆمنتێک دەریان بڕیوە ئێمە ئامادەمان کردووە کە ئەویش دیسانەوە دوولایەنەیە بەشێکیان پێیان باشە یەکێک لەوانە کە سەرنجی منی ڕاکێشا کەسێکە باسی ئەوە دەکاتەڵێت با لە گۆیژەوە هەتاوەک و قەیوان بکرێت بە پرۆژەی نیشتەجێبوون و شوقە و ئیمارە و vێلا بەڵام با خەڵکە هەژارەکەیان بیر نەچێت وەخوا پێداوەکان تەنیا لەو شوێنە نیشتەجێ نەبن لە بەرامبەردا کەسی ترهێڵێت ئەم شاخە ینی دەبێت سوودی چی بێت با بکرێ بە پرۆژەیەکی جوان و سیمای شار جوانتر کات سەرنجتان بۆ پۆستانی سۆشیال میدیا ڕادەکێشم کە لەو بارەیەوە کراون. گۆیژە بۆتە بەشێک لە سروشت و یادەوەریمان بەڵام ڕەنگە لە 1-2 ساڵی داهاتوودا گروپێک سەرمایەداری دەسڕۆیشت و بێبەزەیانە و بێ گوێدانە جوانی سروشتەکەی گۆیژە خاپوور بکەن.
شاخی گۆیژە کە بەشێکی دانەبراوە لە سروشتی سلێمانی بەلاتەوە سەیر نەبێت کە شەو نووسیت و شار خامۆش و بێدەنگ بوو، بەڵام بۆ بەیانی کە لە خەو هەستایت شاخەکە نەماوە و تەختی زەوی کراوە. من بۆ خۆم دژی ئەوە نیم بە هەموو دامێنی تیای ئەزمەر تا قەیوان بکرێن بە پرۆژەی پیشەسازی جوان و ڕازاوە، بەڵام بۆ مەرزەی هەر بەوانەی کەورجی تیاکان هەڵ ئەدڕن بۆ پرۆژەکانیان پارک و سەیرانگا دروست بکەن بۆ هەموو خەڵک. تیاکان قۆرغ نەکەن بۆ تەنیا ئەوانەی کە پارەیان هەیە و لەو بەهەشتەی سەروی شار دەتوانن نیشتەجێ ببن. ئیدی بیر لە دەشتەکان ناکەنەوە، بیر لە ڕووبار و دەریاچەکان ناکەنەوە، بیر لە باخ و نسارەکان ناکەنەوە، تەنها جیرۆدەی وێنەیەکی بچووکن لەم نیشتیمانە. کاتێک تونێلی پێشرە و دروست ئەکرا باشم لە بیرە زۆر کەس هەبوو ئەو کاتەش قسەیان زۆر کرد لەسەر دروستکردنی ئەم تونێلە بە گرنگیان. ئەو کاتە ئەیانوێت ئەم تونێلە تەنها بۆ یەک شەخص دروست ئەکرێت لەبەر خاتری قەڵاچۆلان درستی یەکەن. ئێستاش هەموو گرنگی ئەم تونێلە ئەزانن چییە. زۆربەی ئەوانەی دژی ئەو پرۆژەیەن یا باوەڕیان بە هیچ خزمەت گوزاریەک نەماوە یان هەڵپەیانە خۆیان پرۆژەکە بکەن. باوەڕ ناکەم لە دڵسۆزی بۆ شاری سلەیمانی گلەی بکەن. ئەجینا شاری سلەیمانی پێویستی بە گەشەسەندن و گەورەبوون و نوێبوونەوە هەیە. شاخی گۆیژە تەنها 2 مانگ سەوزە و ڕووی مەجلیسی هەیە باسی بکەین. دەنا با 2 پرۆژەی جوانی تیا بکرێ و ڕەنگێکی نوێ ببەخشێ بە شار. ئیدی چیت بۆ بنووسم؟ تازەکە تۆ کەوتیتە ژێر پەستانی شۆڤڵە بێبەزەیەکان؟ ئاخ هەزار داخ. جارێکی تر منداڵان لە سرودی بەیانیانی قوتابخانەدا شاخی ڕەنگاوڕەنگی گۆیژە ناڵێنەوە. ئەمە ئەو پۆستانە بوو کە لە سۆشیال میدیاوە لەلایەن ڕۆژنامەنووس و کەسایەتی و خەڵکی ئاساییشەوە تەنانەت کراون ڕاوبۆچوونی خۆیان لەسەر ئەم بابەتە دەربڕیوە کە بڕینی شاخی گۆیژەیە و کردنێتی بە پرۆژەیەکی نیشتەجێبوون. بە نمونە یەکێک لەوانە مەسەلەن کامەران سوبحان لە فەیسبوکی خۆیەوە دەڵێت نزیکەی 15 ساڵە کۆمەڵێک هاوڕێ هەموو ڕۆژی هەینیە کۆبینەوە و شاخڕەوی دەکەین لە گۆیژە، بەڵام ئێستا گۆیژە خاپورەکەن و کۆمەڵێک باڵەخانەی ناشرینی بێ کوالێتی لێ دروست دەکەن. دەڵێت بەخێر بێن بۆ شاری بێکەس. وهروەها کەسێکی تر دەڵێ بەیانیەک لە خەوەڵ دەسیت و شاخی گۆیژە دزراوە. هەموو ئەو پۆستانە لە سۆشیال میدیا کراون، بەشێکیان پێیان باشە کە پرۆژەکە بکرێت و بەشێکیشی ئەیشوبهێنێ بەوەی کاتی خۆی تونێلی پێشڕۆ دروست کراوە دیسان ناڕزایەتی لێ دەبراوە، کاتی خۆی کە چەند پرۆژەیەکی تر لە سلێمانی کراوە دیسان ناڕزایەتی لێبراوە. هەر ئەو پرۆژانشن کە ئێستا بوون بە یەکێکی تر لە سیماکانی دیاربوونی شاری سلێمانی. لەسەر بابەتەکە 964 پێشتر قسەی لەگەڵ شاباس سدیق بەڕێوەبەری پرۆژەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان کردووە. ئەویش ڕاوبۆچوونی خۆی لەسەر پرۆژەکە و چۆنەتی ئەنجامدانی پرۆژەکان و بڕینی شاخی گۆیژە خستۆتە ڕوو. با پێکەوە گوێبیستی بین. پرۆژەی شاخی گۆیژە شتێک نییە بە ناوی پرۆژەی شاخی گۆیژەوانێ. ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان پرۆژەیەکی نوێمان هەیە کە بریتیە لە فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی کە خۆی دەبینێتەوانێت لە ڕووبەرێک زەوی کە کەوتۆتە پشتی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی و لەو پرۆژەیەدا فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی تێدا جێبەجێ دەکرێت. ئەوەش کاتێکە دوای ئەوەی هەموو ڕێکارە یاسایەکانی خۆی تەواو کردووە و مۆڵەتی لەسەر جەم بەڕێوەبەرایەتەکان وەرگرتووە. ئەم بابەتە چییە؟ ئەمە ڕێگای دروستەکرێ یاخودەوەی شوقە و بێلایە؟ طبعاً ئێمە وەکو فراوانکردنی بەرزایەکانی سلێمانی پرۆژەیەکمان هەیە کە پرۆژەی نیشتەجێبوون و خزمەتگوزاری زۆر لە خۆ دەگرێت کە لایەن کۆمپانیاکەمانەوە جێبەجێ دەکرێت. لە بەرامبەر ئەم پرۆژەیەدا کۆمپانیاکەمان وەکو پابەندبوون بە خزمەتکردنی شار و وڵات کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری لە بەرامبەر ئەو پرۆژەیەدا جێبەجێ دەکات کە خۆی دەبینێتەوە لە پرۆژەی بە دووسایدکردنی فلکەی بەردەم تونێلی پێشڕە و بۆ بەردەم تونێلی پێشڕە و کە ئەم شەقامە چەندەها ساڵە بەدەیەها ڕووداوی نەخوازرا و کارەساتی تیا ڕووداوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی. ئەمەی چەکە لەو پرۆژانی کە جێبەجێ دەکەین کە بە شێوازێکی ئەندازیاری و گونجاو ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێتەوە بە مەبەستی کار ئاسانی بۆ هاوڵاتیان و ڕێگری لەو کارەساتانە. یەکێکە لە پرۆژەکان بریتیە لە جێبەجێکردنی بەشێک لە پرۆژەی شەقامی 100 مەتری کە بە درێژی حدودی 3 کیلۆمەترە جێبەجێ دەکرێت لە فلکەی دەباشانەوانە هەتا فلکەی بەردەم تونێلی پێشڕۆ. سەیریکە خۆی هەموو ئەرزێک با بڵێن جنسێک لە جنسەکانی هەیە و سیفەتێک لە سیفەتەکانی هەیە. سیفەتی ئەم زەویە سیفەتی سەخەریە وەکو جەنابتانی بینن
هیچ ڕواڵەتێکی با بڵێن سەوزبوون و درەختی تیان نیە. ئەمە لە داهاتووە بەپێی ئەو سایت پلانەوە بەپێی ئەو مواسەفات و داواکارانی کە لایەنە پەیوەندیدارەکان کردویانە با بڵێن سیمایەکی جوان و شێوەیەکی جوان زۆر لەمەی ئێستا جوانتر و گونجاوتر بۆ شاری سلێمانی زیاد دەکات. ئەوەی گوێبیستی بوون شاباس سدیق بەڕێوەبەری پرۆژەکانی قەیوان باسی لەوە کرد کە پێشتر دیراسەیان بۆ ئەم شاخە کردووە و دیارە جنسەکەیشیان دیاری کردووە دەڵێ شاخەکە هەر بەردەڵام بووە پێشتریش سەوزایی لێ نەبووە تاوەکو ئێستا بڵێن ژینگە شێوێنین بۆیە وا باشترەکە بکرێت بەم پرۆژەیە سیمایەکی جوانتریش دەبەخشێت. ئەمەی کە دەیبینن لەسەر ئەم شاشەیە نەخشەی پرۆژەکەیە یعنی ئەوەی کە بە تەمان گروپی کۆمپانیەکانی قەیوان دروستیکەن زیکەی 1000 ڤێلا لەخۆ دەگرێت و ئەوان نەخشەکەیان بڵاو کردوێتەوە کە ئەڵێن دیمەنێکی زۆر جوانتر بە هەم شاخی گۆیژە خۆی و هەمیش سلێمانی دەبەخشێ و ڕێژەیەکی باشی سەوزاییشی تێدا دەبێت پرۆژەکە لە شاری سلێمانی. نەخشەکە بڵاو کراوەتەوە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان و بەشێکیش دەبێت ئەمە لە تەواوکاری بەرزایەکانی سلێمانی کە دیسانەوە ئەویش پرۆژەیەکی تری گروپی کۆمپانیەکانی قەیوانە. شارەوانیش قسەی هەبووە لەبارەی ئەو ناڕەزایەتیانە یاخود ئەو ڕەجیاوازانەی کە هەبووە لەسەر پرۆژەکەی شاری گۆیژە. با گوێبیستی زەردەش ڕەفیق وتەبێژی شارەوانی سلێمانی بین بزانین ئەو چی دەڵێت لەبارەی پێدانی ئەو شاخەی یاخود ئەو زەویە بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوون. سەبارەت بەم پرۆژەیەکی وەبەرهێنانە ڕەزامەندی و بەرهێنانی هەیە ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکانی هەیە ئەم شوێنە بەپێی نووسایی بەڕێوەبەری کشتتوکاڵ بەردەڵانە و لەلایەن کۆمپانیای قەیوانەوە کە فراوانکردنی بۆ کراوە بۆ بەرزایەکانی شاری سلێمانی فراوانکردنیان بۆ کراوە و ڕەزامەندی وەزارەتی هەیە. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی لە بەرامبەر ئەم پرۆژەیە بەڵێنی ئەومان لێ وەرگرتووە کە کۆمەڵێک پرۆژێ خزمەت گوزاری جێبەجێ بکە. هیچێک لەو پرۆژە خزمەت گوزاریانە ئەم شەقامی کە ساڵانە بەداخەوە کارەساتی تیا ڕوو ئەیات پێڵە شەقامی مەرگ ئەمانێ ئەم شەقامە بکە بە دووساید و دیارەژە سەربەشتی سەرۆکاتی شارەوانی سلێمانیە. باشە کاک زەردەش وەکوی کە ڕێکخراوەکانی بواری ژینگەش باسی لێوە دەکەن کە ئەمە تێکدانی ژینگەی شاخەکانە ئەمە تا چەندێک شارەوانی سلێمانی گرنگی بەم بابەتانە ئەیە لە هەموو وڵاتێکا خۆ دەزانی کە شار گەورە ئەبێ و دانیشتوان زۆرە بێ فراوانکردن ڕوو ئەیات ئەو فراوانکردنە ئەبێ ئەو شوێنانە ئەگرێتەوە کەوا مەسەلەن پێشتر بەکار نەهاتووە بەڵام بەنسبەت ئەم شوێنە خۆ دەزانی داریتیان نییە و ئەگەر داریشی تا بێمە ڕێگەی پێناین یەکدار هەڵکێشێت. ئەوەی گوێبیستی بوون زەردەش ڕەفیق وتەبێژی شارەوانی سلێمانی بوو کە باسی لەوە کرەمە پرۆژەیەکی وەبەرهێنانە کە قەیوان دەیکات و ڕەزامەندی وەبەرهێنان و وەزارەتیشی هەیە و ڕەزامەندی شارەوانی سلێمانیشی هەیە. شارەوانی سلێمانیش لە بەرامبەر کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاریە یەکێک لەوانە دووسایدکردنی ئەو شەقامە 2 کیلۆمەتریەیە کە بە ڕێگای مەرگ ناسراوە ئەم زەویەی پێداون و بیکەن بە پرۆژەی نیشتەجێبوون. ئەو ئاماژەی بەوەش کرد کە بۆ مەسەلەی تێکدانی ژینگە لە دنیادا شتی وا هەیە شار پێویستی بە فراوانبوونە و سروشتی سلێمانیش بەو جۆرە هەڵکەوتووە کە ڕەنگە لە ئێستا ئەو فراوانبوونە بەو شێوازە بێت کە بەشێک لە شاخی گۆیژە بکرێتەوە و ئەڵێت بە کتابی ڕسمی کشتتوکاڵیش زەویی ئەو شاخە بەردەڵانە و سەوز نابێت بۆیە یەکجاری ئەو شوێنیان هەڵبژاردووە دراوە بە کۆمپانیای قەیوان. ئەوەی کە من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم هێشتا بۆ چوونە جیاوازەکان لە سۆشیال میدیا لە ناو خەڵکدا و لە ناو ینی تەنانەت کۆمپانیای جێبەجێکار و لایەنی حکومیشدا هێشتا هەربوونی هەیە بەڵام ئەمێنێتەوە لەسەر ئەوەی کە ئایا کۆمپانیاکە کە تاوەکو ئەم لەحزەیە کارکردن لە شاخی گۆیژە و بڕینەکەی بۆ پرۆژە نیشتەجێبوونە بەردەوامی پێدەدەن یاخود لەژێر فشارەکانی ئەو ڕێکخراوانەی کە داکۆکیکارن لە ژینگە و ژینگە پارێزن دەوەستێنن یاخود لەژێر فشاری ئەو خەڵکەی کە نانەوێت سروشتی جوانی سلێمانی یان شاخی گۆیژە کە سیمایەکێ لە دیاری سلێمانیە و ئێستا دەبڕدرێت و دەکرێت بە پرۆژە دەوەستێنن یاخود نا و ئەو خەڵکەشی کە پێی وایە ئەمە پرۆژەیەکە لە خزمەت سلێمانیە و جوانترکردنی سلێمانی قسەکان دەچێتە سەر یاخود نا. من لێرەدا کۆتایی بەم ڕووماڵە تایبەتە ئەێنم شاد و کامەرامن.